ئێسکێکی گەورەی بەبەردبوو لە ناوچەی گەرمیان دۆزرایەوە کە بەهۆی لافاوەوە دەرکەوتو بوو. گومان دەکرێت ئێسکەکە ئێسکی ئاژەڵ بێت و مێژوەکەی بە پێی وتەی شوێنەوارناسان بۆ نزیکەی ملیۆنێک ساڵ لەمەوبەر بگەڕێتەوە. بە گوێرەی ئەو زانیارە سەرەتایانەی کە لە بەشی جیۆلۆجی زانکۆی سلێمانی وەرمانگرتووە، ئەم ئێسکە ئێسکێکی بەبەرد بووە و تەمەنیشی ڕەنگە بۆ سەروی ملیۆن ساڵ بگەڕێتەوە. ئێسکەکە سەرەتا لەلایەن بەشی جیۆلۆجی زانکۆی سلێمانیەوە دەرهێنرا و برایە سلێمانی تا توێژینەوەی لەسەر بکرێت. دەنگی ئەمریکا پەیوەندی بە بەشی جیۆلۆجی زانکۆی سلێمانیەوە کرد، بەڵام ئامادە نەبوون هیچ زانیاریەک بدرکێنن. لە ئێستادا ئێسکەکە هێنراوەتەوە بۆ فەرمانگەی شوێنەواری گەرمیان. لە چەند ڕۆژی ڕابردووە بەهۆی باران و لافاوە لە گوندی مەنسوورەکان لە ناحەی ڕزگاری سەر بە ئیدارەی گەرمیان ئێسکێک دەرکەوت. ئەو ئێسکە ئێستا لەلایەن لە مۆزەخانەی شوێنەواری گەرمیان پارێزراوە. بەنیازین لەم چەند ڕۆژەی ئایندەدا بە هەماهەنگی لەگەڵ زانکۆی گەرمیان و زانکۆی سلێمانی و بەڕۆبەتی کشی شوێنەوار کاری توێژن و لێکوڵین لەسەر بکەین مەبەستی دەرکەوتنی مێژووی ئەو ئێسکە و هینچی جۆرە ئاژەڵێکە. هەرچەندە سەرەتا ئێسکەکە بە هی فیل و هەندێکی تر بە ئێسکی چەند جۆرە ئاژەڵێکی تر ناویان برد، بەڵام توێژینەوەکان بەردەوامن و هێشتا دەرنەکەوتووە ئێسکی چی جۆرە ئاژەڵێکە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.